السلام عليكم. بابەتی من لەسەر جیهازی تێرمۆگرامە. سەرەتا با بزانێ تێرمۆگرام چییە؟ تێرمۆگرام بریتیە لە وێنەیە کە نیشان دەدات پلەی گەرمی چوون دابەش دەبێت لەسەر ڕووەکان بە بەکارهێنانی کامێرای تایبەت دروستکراوە کە پێدەوترێت کامێرای وێنەگرتنی گەرمی یاخود کامێرای ژێرسوور کە لەبرێ ڕووناکی بینە و تیشکی ژێرسوور نیشان دەکات. ئەگەر سەیری جیهازەکە بکەین بەم شێوەیە پلەی گەرمی جیهازمان پێدەرێتن. هیستوری تێرمۆگرام. تێرمۆگرام تەکنیکێکە بۆ بەکارهێنانی وێنەگرتنی ژێرسوور بۆ دیاریکردنی جیاوازی پلەی گەرمی. لە ساڵی 1800 بە دۆزینەوەی تیشکی ژێرسوور لەلایەن ویلیام هێرشلەوە دەستی پێکرد. سەرەتا لە کاتی جەنگی جیهانیدا لە بەکارهێنانی سەربازیدا بەکار هاتووە. دواتر لە ناوەڕاستی سەدەی دووەمدا فراوانتر بووە بۆ بارەی پزیشکی و وەرەوە پیشەسازی. لەو کاتەوە پێشکەوتنی تەکنۆلۆژیەوەی کردووە کە ئەمڕۆ لابۆرەکانی وەکو چاودێری تەندروستی پشکنینی بینایی و ئاسایشدا بە شێوەیەکی بەرفراوان بەکاربهێنرێت. پارت ئۆف تێرمۆگرام. هەندێک لە بەشەکانی تێرمۆگرام IR ئینێرجی، لێنس، سێنسەر، پرۆسیسەر، میمۆری و دیسپلەی. main part of thermogram ماچین. هەندێک لە بەشەکانی ئامێری تێرمۆگرام باس دەکەین و مانەوەن دەرێن. ئینفرارێد لێنس. ئینفرارێد لێنس فۆکسینگی تیشکی ژێرسوورمان لە بۆ دەکاتن. هەروەها ئەو لێنسە عەدەسەی ئاسایی بەکار ناهێنین چونکە تیشکی ژێرسوور جیاوازە لە ڕووناکی بینراو واتە بە شێوەیەکی جیاوازتر کار دەکات و وەک ڕووناکی بینراو نییە. هەروەها ئینفرارێد دیتێکتەر. ئینفرارێد دیتێکتەر تیشکی ژێرسوورمان لە بۆ دیاری دەکات و دەگۆڕێت بۆ سیگناڵی کارەبایی. زۆر جاریش لە مایکرۆ بۆلۆمیتەر بەکاردەهێنێتن و واتە هەستەوەری گەرمی بچووک کەوا دەکاتن لەگەڵ گەرمی کاردانەوەیان هەبێتن. هەروەها ئینفرارێد دیتێکتەریش گرنگە کە ئەمە بەدڵی کامێرای گەرمی دەدەنرێتن. سێەمیش سیگنال پرۆسیسەر. سیگناڵە خەواکان لە هەستەوەرەکاندا دەگۆڕێت بۆ گەرمییەکی بەکار هێنرا. ئەمەش وا دەکات یعنی سیگناڵەکە کەمکردنەوەی ژەوەژاو و هەروەها بەرزکردنەوەی وێنەکە واتە وێنەکە بە شێوەیەکی جوانتر پیشان بدات. دیسپلەی سکرین وێنەکە لە کاتی خۆیدا نیشان دەدات. وەک گوتمان وێنەکە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بۆمان پیشان دەداتن. تیمپریچەر کالیبرێشن یونیت دڵنیای دەدات لە وردی خوێندنەوەکان بۆ بەرەوەرکردنی بەها دۆزراوەکان و لەگەڵ ستاندەردە ناسراوەکانی پلەی گەرمی. واتە چما لە بۆ دەکات وا دەکاتن کە ئەو پلەی گەرمە بە شێوەیەکی وردتر لە بۆمە بخێنتەوە. یوزەر ئینتەرفەیس ئەویش ڕێگە بە بەکارهێنەر دەدات لە ڕێخستنی پلەی گەرمیەکان. بێتر پاوەر سپڵای پاتریەکانی لیتیۆم ئایۆن کە بە زووری بارگەوەی دەکرێنەوە کارەبا دەدات. داتا ستۆریج ئەویش سێف تێرمۆگرام ئیمێجە و ئۆر ڤیدیۆ لە بۆ ئەنالایزس. هاوسینگ ئەویش پێکهاتەکانی ناوە لە تووز و گەرمی دەپارێزێتن. Thermogram are used in many fields. تێرمۆگرام لە زۆر بواردا بەکاردەهێنرێتن وەکو لە بواری میدیسن و پشکنینی بینایی و چاکنینی کارەبایی و سەربازی و چاودێری. A thermal which is the visual output from thermal imaging offers several key advantages. واتە سوودی تێرمۆگرام بزانین سوودی تێرمۆگرام چیە؟ چەند سوودێکی هەیە. یەکێک لە سوودەکانی پەیوەندیکردن بێ بەرکەوتن واتە دەتوانێت جیاوازی پلەی گەرمی بەبێ بەکارهێنانی فیزیۆی دەستنیشان بکاتن. هەروەها زوو دۆزینەوەی هەڵە
واتە یارمەتیدەرە بۆ دەستنیشانکردنی کێشەکانی وەکو گەرمبوونی زوور لە ئامێرەکاندا و هەروە هەڵای کارەباییش. یەکێکی تریش چاودێریکردنی کاتی ڕاستەقینە، واتە ڕاستەوخۆ گوتمان پلەیگەرمەکەمە لە بۆ دەستنیشان دەکاتم. و هەروەها سکانینگی ناوچەی فراوان تێرمۆگرام دەتوانێت بە خێرایی ڕووە گەورەکان سکان بکاتن و لە هەمووی گرنگتر دەستنیشانکردنی تەندروستی. لە بواری پزیشکیدا تێرمۆگرام دەتوانێت شێوەزی گەرمین و ئاستەی لە جەستەی مرۆڤدا دەستنیشان بکاتن. Thank you.